نهاجي برای خود مجمع برز عبدالباقی الحسینی باب معنی یکو بوا اندام پارلمان نروژی نهب اوای که راست بمریا ما مستا عبدالباقی دم باش بریا حمود شتکی پیروزه کو کورتا بوا اندام پارلمان ولات نروژی اگر تجمع بحثا دەستپێکی ژیانناوی دەما و هون گەهشت نوێ دەرێ بە چڕەنگی کاری بگهێ ببێ ئەندامێ پەرلەمانی نەروێجی کەرم کە مامۆستا عەبدولباقی بەلێ شەف باش بۆوەتەوە بێگومان سەرکەفتنا مانی سەرکەفتنا گەلێ کورد مانی خۆرتێکی زیرەک بوو سیاسەتا خۆد و حەتانەجی زیرەکە و کاری بوو دەمە کورد باوەریە خەلکێ نەرویجی بخۆبینێ و هەروەکی دژی ڕەڤەندا کورد و عەرەب لەڤرژی باوەری پێهات کۆکاری بوو بگیانە vê ئاستەیە ئەوە دەمە خۆدە یعنی ئەمری تەمەنی 22 ساڵ بوو جارە یەکەم هات هەڵبژارتن وەک ئەندامی پەرلەمان کەت دو جارە کرد پەرلەمانی بەری ئانا وەک ئەندامێ جیگەر ئەو دەرفەت جەمتن نەبوو گۆ بگهێ وەک ئەندامەکی هەردەمی دە پەرلەمانی سەرەکە بەلێ باش مامۆستا عەبدولباقی يعني دفر دەتخوازم یاسای نەروێجی دەماکو نەها مانێ بۆ ئەندامی پەرلەمان مانێش بۆی کوردان وێ کار بێت چ بکەی وەکە دۆزا کوردی وەکە ڕەڤەندا کوردی لەوێ دەرێ بەلێ بەریانە زبەنی مانی گەلێکش بۆ کووردا کرد بکەیمانی کێشا کوردی خست پرۆگراما پارتیا خوا پارتیا کارکەرێن نەرویجی یا مەزنترین پارتی لەبەر لەوێڤی وڵاتیە هەروەکی دیژی دەندرێ پەرلەمانی لەگەلێک جارە کێشن کوردی سەرپێهاتیان کوردی چێبوون ئەوی ئانی زمان و هەشت گۆ پارتیاوی و پارتیên دیتر پشتەوانیە کێشا کوردی بکەن و بتایبەت دەما داوی دەما گۆ تورکیا کەت ئەفرینێدە ئەو بوو یعنی کێشا سەرەکە دەندرێ پەرلەمانە نەرویجی دێ گوهات گەنگەشەکردن دوێ دەمێدە بەلێ هەروەکی دیجی یعنی ئەو پلانێوی هەیە یانەش بۆ پێشەڕۆژەوە چ بکەش بۆ کووردا پلانێوی هەیە يعني پلانەکە داڕێشتی يعني سبەت سبە ڕۆژێدا دەماکو ئەندا دەست بکاری خۆ بکە دەست بکار بێ يعني یاسایان وڵاتی نەروێژێ ڕێگریە لێ ناکەن و بێژن خزمەتا کۆردا بێتر بکێ بێگومان یعنی ئەوێ بەرژەوەندیە نەروێژ بەری هەر تشتی وێ بەر بچابستینە یعنی ئەو کارە مەسەن ببێ پرەکردنا بەرە پەرلەمانە نەرویجی و پەرلەمانە کوردستانی سەردانی مەسەن پەرلەمانتەرێک نەرویجی هەرن کوردستانی ڕەوشا کوردستانی بنەرن کاربن پشتەوانیە خەلکێ کورد لەوێ هەرێمێ بکەن یعنی بابەتە هەشێوی دەیە هەروەکی دیژی کارە کۆمیتەکێ ji کووردا çê bike dibe wek komîta piştevaniya kêşa Kurdî di hindirê perlemana Nerwîcî ev jî wek yasayî çê dibêt tiştekî dî balkêş wê rojê me dîsa ew hevpeyvînek ser televizyona Peyv TV zê ratibû kirin got guaz karim pêşwaziya hemî partiyên Kurdistaniyê got bixwazin bi perlemana Nerwêjî rûnin ez bibim rêber ji warê ku karibin kêşa xwe bigînin perlemana Nerwêjî قالك سباس جبوي بريز عبدالباقي الحسيني بابي ماني يكو بوا اندامي برلماني النرويجي قالك سباس دوباره بيروزا سركفتنا كوريتا